لەسەر ماڵی دنیا لەگەڵ کەسوکاری خۆتانە بە تایبەت برا خوشک باوک دایک دەنگەدەنگ دروست مەکەن. من یەک شتێکە هێنمە پێشچاوی خۆت، یەک شتێکە هێنمە پێشچاوی خۆت. ئەی ئەو کەسێک کە لەگەڵ براکە تا قسە ناکەی، ئەی ئەو کەسێک کە لەگەڵ خوشکەکە تا قسە ناکەی، ئەی ئەو کەسێکەوە ئێستا حالیان عاجزی کەوتوتە نێوانتەوە لەگەڵ دایکتا لەگەڵ باوک تا قسە ناکەی. ئەگەر ئێستا هەواڵی مەرگی دایکت بۆ بێت، هەواڵی مەرگی باوکت بۆ بێت، بڵێن براکەت لە سەیارە وەرگەڕاوە مردووە، بڕۆ لە تەبعەدلیەکە جەنازەکەی وەرگرەوە. کاکە تۆ بە چ ڕوویەکەوە ئەڕۆیتە ژێر جەنازەکەی؟ بە چ ڕوویەکەوە لەگەڵ ئەو خەڵکەیە هەڵەسی دایکت بشۆری، باوکت بشۆری، خوشک و براکەت بکەیتە چاڵەوە؟ بە چ ڕوویەکەوە کاکە با ڕوویەکمان هەبێ لە کاتی ماڵ ئاواییکردنە هەر هیچ نەبێ لەسەر ئەو جەنازە بێ ڕوحە بوەستین، هەر هیچ نەبێ کاکە گیان خەڵک بێ بۆ لامان سەرخۆشیمان لێ بکات. بای ئەوە یعنی دنیا ئاوا با بەجێ بێڵین. خەڵکێک لەبەر مەسلحەتی دنیا واز لە براکەی هێنێ، کاتێک کە مەرگی براکەی بیستێت ئەنجا ئەڕوا بە سەر شۆڕی 3 ڕۆژ لە ستەعزیەکەی براکەیە ئەوەسێت ئیتر خەڵکی شەڵێن تخوا ئەمە پیاو بوو، تخوا ئەمە بەشەرە بڕێ سەرخۆشی لەمە بکەیت. یعنی خەڵک هەر چۆن بڵێ حسابت بۆ ناکەن، لە تعزیەکەش حسابت بۆ ناکەن. خزم و کەسوکارەکە ڵێن هەتا زینوو بوو تێی هەڵەدا، هەتا زینوو بوو جنیەی پێدا قسەی پێوت، ئێستا هاتۆ ملی شۆڕ کردووە لە تعزیەکەی ئاوەستاوە. بە چ ڕوویەکەوە ڕووی بۆ قەبرستان کاکە؟ بە چ ڕوویەکەوە بە خێرهاتنی ئەو خەڵکاکەیت؟ یعنی بای ئەوەی تیا بێڵنەوە ژیانی دنیا قەیچێکە برا گەورەیە زوڵمت لێکە خوای گەورە زوڵم قبول ناکات، برا بچووک زوڵمت لێکە ماڵت ئەخوا خوای گەورە قبولی ناکە، یەقینت هەبێت. ڕۆژێ لە ڕۆژان هەر خۆی یەتە بەردەرگاکەت پەشیمانە بێتەوە. کاکە ئینسان خۆی ئاوا هەر بە عەرزی عەزەڵات نامێنێتەوە، هەر ئاوا بە لەش ساغی نامێنێتەوە. ئەو برا گەورەی کە زوڵمی لە تۆ کردووە بخوا ڕۆژێ لە ڕۆژانەکەوێتە خەستەخانە، ڕۆژێ لە ڕۆژان قەرزارەکەوێت، ڕۆژێ لە ڕۆژان پێویستی بە تۆوە بێت. یعنی خوای گەورە مهلەی ئەداتێ، کاتی ئەداتێ بۆ ئەوەی ئەم ئینسانە بە خۆی بچێتەوە. یعنی بۆ تۆ ئەیگەینیتە سەد مریشکە ڕەشە، بۆچی یەکسەر کۆتایی بە هەموو شتێکە هێنیت؟ با بە بیر لەو ساتانە بکەرەوە کە تۆ لەسەر سفرەیەکدا ئەنشتی لەگەڵ ئەم برایەتە لەگەڵ ئەم خوشکانەتە. باشە بۆی ئینسان هەوڵدا بەو شێوازە تێبگات، ئەو کاتە لە برا گەورەشی قبول ئەکات، لە برا بچووکیشی قبول ئەکات، ئەو کاتە پێڵاوی دایک و باوکی نێتە سەرسەریەوە. وەرە برا وەڵڵا یەک ڕۆژ بێ دایکی، یەک ڕۆژ بێ باوکی قەسەم بەخوا مردنە. دەی برا مردنی برا پشکاندنە، چۆکت ئەشکێت، پشتت ئەشکێت، بڕبڕەکانی پشتت هەمووی لەق ئەبێت. تەن ئێستا تۆ هەسی پێ ناکەیت، ئەڵەی چاوی دەرێت چی لێ دێوە هۆناوان نییە، ئێستا دڵت گەرمە، بەخوای گەورە بیکوژن، 4 گولە بکەنە سنگیەوە، قەسەم بەخوا هەتایە لە دڵتا دەرناچێت. باشە خۆ ڕوتیش نییە دیفاعی لێ بکەیت، ڕوتش نییە بڕۆیتە سوڵحەکەیەوە، چونکە تۆ لە دنیای خۆت تەقەت لێ کرد. ئێستا خەڵک کە بە گولە کوشتوەتی چۆن ئەڕۆی سوڵحەکەی، چۆن ئەڕۆی دیفاع لە براکەتەکەی، چۆن ئەتوانی خوێنەکەی بەدەست بێنیت؟ ناتوانیت. کەواتە با پشتی یەک بگرین. خزم و دۆست و کەس ئەمە یێسقان و گۆشتی خۆتە، خوێنی خۆتە کاکە. ناکرێ حاشا لە خوێنی خۆت بکەیت، ناکرێ یێسقانی خۆت بشکێنیت. ئەمانە چەند قسەیەکە ئەیکەمی تر تۆ بە قسەمەکەی بە قسەم کە بە قسەشم ناکەی خۆت زەرەکەیت.